گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم هۆکاری دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ بەڕێز خانم عابد شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ ئامادەیە. بەڕێز خانم زۆر بەخێر بیت. لە پشتی هاوکارم هۆشمەند لە بەغدا بینیمان جم و جۆڵ و هاتن و چوون هەبوو لە نێوان شاندی باڵای پارتی لە بەغدا و فراکسیۆنی پارتی چی لەما خوێندنەوە؟ بەڵێ دەستپێک دەسپاس بۆ میوانداریکردن با بەوە دەست پێ بکەن و ڕێک بکەوین لەسەرەوەی کە دابەشکردنی پێگەکان و پێکەکانی حکوومەت لە قۆناغێکی هەستیار و شەرمەزارکەرە فشارێکی سۆران ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە لەسەر دۆسیەی عێراق و نێردێکی تایبەتی دەستنیشان کردو ئەمریکا کە بەڕێساڤ هەیە زۆرێک لە میلیشیاکان کە ئەمریکان نیگەران کردووە ژمونی ئێران لە گۆڕەیە چەککردن بابەتێکی گەرمە کێشە سیاسی و ئابوووریەکان تا دەگاتە پرسی سیاسی توانراوە کە زیاتر لە 80 دەنگ لەلایەنە و میلیشیانەوە بەدەست بخرێت. ئەو دەیەوێت خۆی بپارێزێت لە چوارچێوەی ئەنجومەنی نوێنەرانەوە لە ڕێگەی ئەو پێگە و پایانەوە. دەبینی کە مەرجی زۆر ئەستەم و قوڕسن لەلایەن ئەمریکاوە ئەو میلیشیانە یاخود ئەوانەی پاڵپشتیان کراوە پاڵپشتیشان دەکرێت. شێوەیەکی یاسان پۆستی جێگریەکەمی سەرۆکی پەرلەمانیان بەدەستێنا. بەڵێ بە تەواوی دەبینیت کە ئێستا جێگریەکەم لەسەر میلیشیاکانە بۆ سەرۆکی پەرلەمان. دەبینین کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەمان شێوە جێگریەکەم و دومی دەبێت. کێشەیەکی مەزنترمان هەیە کە سەرۆک کۆمارە پێویستی بەو هەموو دەنگە نییە، پێویستی بە 220 دەنگ هەیە. سەرۆک وەزیرانمان هەیە، وەزارەتەکان بامان شێوە، کەواتە ئێمە لە بەردەم کێشەی مەزنین. ئەو میلیشانە هەوڵدەدەن کە سوود لەو پرسەوە بگرن، هەموو توانای خوان بخەنە گەڕ بۆ ئەوەی خوان لە فشارە میلیشەکان بدزنەوە، بتوانن خوان لە سزاکان بە دوور بگرن لەلایەن ئەمریکاوە بخرێتە سەریان. کەواتە هەر کاتێک بە ئاقاری پێگەیەک بڕۆین ئاڵۆزیەکی زیاتر تێبینی دەکەین. بۆی پێم وان نییە کە ئەو کێشەیە تاکە کێشە بێت. وەردەگرێت. لانی زۆر هەن کە بیانەوێت خوان بپارێزن، بەژۆندەکانیان بپارێزن. دەبینیت ئەمە لەسەر میلیشاکان و لەسەر و هەڵبژاردننی جێگیری یەکەم و دووەم ئەمە بەپێی دەستور پارێزبەندیە. کەواتە ئەمریکا لەو نێوانە ناتوانێت سزام بدات. ئەوان گرە لەسەرەوە دەکەن. ئەمە ئەمری واقعە بەو شێوەیە دەیبین و خوێندنەوەی بۆ دەکەن لە ڕێگەی بەدەستهێنانی پۆستەکانەوە. واتە لە پرسی چەک هەڵگرتنەوە ڕووبکەنە پرسی سیاسی و پەیڕەوکردنی ئەو پرسۆسە دیموکراسیە. بەڵام بە شێوازی تایبەت ئەگەر قسەی لەسەر بکەین ئایا ئەو دەرچانە سەرکەوتوو دەبن دەرجەمە دەبێت نەخێر، چونکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆچوونی دەبێت لەسەر دابەشکردنی ئەو پێگانە و جۆرە هاوپەیمانێکێک دەئافرێت لە نێو ئەنجومەنی نوێنەرانەوە بمپارێز تا بپارێزم. دەرەکی هەیە لەناو پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان. بەڵێ دەستوەردان و کاریگەری دەرەکی هەیە بۆرچێک کە دوێنە ڕوویدا و لە ڕۆژەکانی داهاتووش هەیە. ئەویش ئێرانە. ئێران عێراق نەک تەنیا وەکو هەژمونی سیاسی خۆی دەبینێت، بەڵکو دوایین سیە کە هەناسەی پێ بدات و ئاماژەی مەترسیدانەوە سەردانەکان بەردەوامن. ئێستا سەرۆکی ئیسرائیل لە ئەمریکایە جۆرە ئاماژێکی گڵۆپی سەوزی وەڵ کراوە بۆ ئەوەی دەکرێت ڕوبڕبوون هەر کاتێک و ساتێک ڕوو بدات لە ئێستاوە تا 2 هەفتەی داهاتوو. کەواتە ئێران گرە لەسەر ئەو هەژمونە بێزەی خۆی لە عێراق دەکاتەوە بۆی پێشبینی دەکەین کە ئەو میلیشیانە نەک لەسەر ئەو بۆنمونە جێگری یەکەم بۆ سەرۆکی پەرلەمان بەڵکو پێگەی تریش لە وەزارەتی دەرەوەش بەدەست بێنن. ئەوەی لە پەرلەمانی عێراق دوێنێ ڕووی دام دژایەتیکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان چی بوو؟ ئەمە نەک تەنیا دژایەتی نییە بەڵکو هەوڵێکی زۆرە ئەوان وەکو ئاماژەم بۆ کرد خۆیانی پێ بپارێزن. بۆیە هەندێک ڕێکەوتنی ئاماژە بۆ نەکرا و ئاشکرا نەکراو هەن لەسەر دابەشکردنی پێگەکان. بڵێ
بەڵ بێگومان لەگەڵ لایەنە هاوتاکانیان نەک تەنیا ئێران من سونە ینی لەگەڵ کوردی سونەشان لەگەڵ ئێرانەوە نزیکن تەنانەت لەگەڵ کوردیش بەدڵنیاییەوە کوردیشان کە نزیکن لە وڵاتەکەەوە ئێران ئیمڕۆ دەزانین کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەمریکا هەژمار دەکات بۆیە هەر شتێک لە چوارچێوەی ئەو چوارچێوەیە بێت ئەو بە دژی دەبینێت بۆیە پێم وایە هەوڵی دوورخستنەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕانناوەستێت و پرسێک نەبوەستێت لە چوارچێ پەرلەمان بەڵکو هەوڵی زیاتر دەبینین بۆی پارتی دیموکراتی کوردستان لە زۆرێک لە پێکان دوورخەنەوە دوورخستنەوەی پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسی سیاسی عێراق بەدڵنیاییەوە زۆر ڕوونە ئەوەی کە دوێنێ بینیمان و تێبینیمان کرد خاتون باسم لەوە کردو چەند مانگ لەمەوبەر کە حکوومەتەکەی سوودانیش کە پێکێنرا ڕێکەوتن هابوو بۆ ئەوەی ئیدارەی دەوڵەت بکەن بێکەوە دواتر پاشەکشێ هەبوو لەو مەرجانێک کە پارتی کوردستان دای ڕشتر بوون و ماڵی سونەش پاڵپشتی ئەو جۆرە مەرجانیان دەکرد ئاماژە بۆ دەدرا کە ماڵی کوردی و سونە بە ڕێکەوتنی سارەکی و کاران ئەنجام نەدەن بەڵکو جۆرە زامنێک بەدەست بهێنن ڕێکەوتنی نووسراو هەبن یاخود بەخۆی بکرن لەلایەن توێگرتوەکانەوە بۆ ئەوەی دانی پێدا بنرێت و پێداگری هەبێت لە جێبەجێکردنیان بەڵام لەو چوارچێوەیە حکوومەت خۆی لە جێبەجێکردنی مەرجەکان دژیوەتەوە نەک حکوومەتی سوودانی تەنانەت حکوومەتەی پێشووتری سوودانیش تەواوی بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە لە بکەم ینی ئەمە بۆ ئەوان لە بەرژەوەندیان دەبێت چ پەرتەوازەی ماڵی کورد چ پەرتەوازەی لایەنە سونەکان بەدڵنیاییەوە بێگومان دابەشبوون و پارچە پارچە بوون ئەوان گرەوی لەسەر دەکەن و ئێران لە دەستپێک لە دوای ساڵی 2023 گرەوی لەسەر دەکات و کاری لەسەر دەکات بۆیە ئیمڕۆ دەبینین کە لە نێو شیعەشدا دابەشبوون هەیە سونە سونە کوردی تا گەیشتۆتە مەسیحەکانیش دابەش بوون ئەمە بوونەتە بەشکەی ئەو ئەجێندای کە جێبەجێ دەکرێت بۆ لە خۆگرتن و زڵەوباڵایی بەسەر تەواوی دۆسیەی عێراق واتە دەستبەرداری دۆچەکەش نابێت پێشم وایە کە ئەو دابشکردنە بەردەوام دەبن زیاتریش دەبن تا دەگەینە پێگە و پایە بەزنەکان وەکو سەرۆک وەزیران سەرۆکی کۆمار بۆیە هیچ شتێک بە دوور نابینین کە ڕوو بدات و پرسەکە ئەزیاتریش ئاڵۆستر بێت و هەر حکوومەتیش پێک نهێنرێت یاخود تەنانەت ئەگەری هەڵبژاردننی داهاتوو حکوومەتی داهاتوو تەنانەت لایەنەکانی دیکەش کە بێنە پێشەوە کەواتە چی دەبێت ئەگەر بپرسین ئەگەر چی مەترسیدارتر ڕوو دەدات ئەی ئەگەر ئەمریکا دانی بە حکوومەتی عێراقی نەنا ئەو کات حکوومەتی عێراقی چۆن مامەڵە دەکات کە هەموو جیان پشتی تێ بکات و دادگەری شەرعەتی یاسایی نەبینێنێت. شرۆڤەکاری سیاسی لەگەڵمان بووی زۆر سپاس.